ئەو کەسێک کە بە دوای خۆشبەختیدا دەگەڕێیت قسەیەکە هەیە دەڵێ ناونیشانی خۆشبەختی لە لای سێ جۆر کەسە. ئەگەر دەتەوێت لەو جۆرە کەسانە بی کە کلیلی خۆشبەختیان لەلایە وەرە لەگەڵم با پێت بڵێم. یەکەم لەو کەسانەی کە ناونیشانی خۆشبەختیان لەلایە ئەو کەسانن کە خوای گەورە بەخشش و چاکەیەکی پێداون، ئەوانیش سوپاسی خوای پەروەردگاری لەسەر دەکەن و لە ڕزامەندی خوای پەروەردگاردا بەکاری دێنن. خاڵی دووەم ئەو کەسانەی کاتێک تووشی بەڵام موسیبەتێک دەبن وەکو چیا خۆڕاگرن لە پێناوی خوای پەروەردگاردا سەبر و ئارام دەگرن. خاڵی سێیەم ئەو کەسەی کاتێک کە گوناه و تاوانێک دەکات دەست بەجێ دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار و تەوبە دەکات و نایەڵێ ژەنگ و ژاری گوناه و تاوان بەسەر دڵ و دەرونیەوە کۆ ببێتەوە و زوو دەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە و هەمیشە کەسێکی تەوبەکارە. کەواتە خوای پەروەردگار لەو کەسانە ڕازیە کە سوپاسگوزارن، ئارامگرن، هەمیشە تەوبەکارن. با ئێمەش هەوڵ دەین لەو جۆرە کەسانە بین.